تافگە سەرنجڕاکێشەکەی زەڵمە لە ناوچەی هەورامان ساڵانە هەزاران گەشتیار لە دەوری خۆی کۆ دەکاتەوە و وێنەی یادگاری لە پاڵدا دەگرن. گەشتیاران لە نێو جەنجاڵیەکی زۆردا و ملی ڕێگە دەگرن لە کەش و هەوایەکی فێنکدا دەگەنە ئێرە و لێرەش پشوو وەردەگرن. سەرەتا بەخێرن سەر چاومان جەژنتان لێ پیرۆز بێ ڕێز و حورمەتم بۆ خۆت و کەناڵەکەتان دانیشتووی سەیسایەقین تۆزە گەرمە خەزمان کرد کە شێوەیەکی تایبەت بین هەموو ساڵێکین بۆ ئێرە و ئێرە تۆزە فێنکترە بەس تۆزە قەڵەباڵخە. من لە نەجەفەوە هاتووم کەش و هەوای ئێرە فێنکە خواردنی جیاوازی لێ و تاڕادەیەکی باشیش لە گەرما دوورمان دەخاتەوە ساڵانش دێین بۆ هەورامان. لەم کەشەی زەڵمدا خواردنی جۆراوجۆر ئامادە کراوە و بە شێوازی جیاجیا پێشکەش بە گەشتیاران دەکرێت. ئێمە ئەمڕۆ دووەم ڕۆژی جەژنە قەرەباڵغێکی زۆر ڕووی تێکردوین ئێمە وەکو مەطعەم سترووە هەمومان کارمەندەکان ئامادەکاری تەواومان کردووە و لێرە ئامادەین. جەژنتان پیرۆز بێ جەژن لە هەموو گەلی کورد پیرۆز بێ هیوادارین هەموو ڕۆژێک هەروە جەژن و خۆشی بێ. گەشتیارێکی زۆر زۆر ڕووی کردوتە هاوین هەواری زەڵم لەبەر ئەوەی خەدەماتی باشی بۆ کراوە هەموو شتێک ئۆکەیە بەپێی دڵی گەشتیارەکانە هەر لە مەدعەمەوە بیگرە هەر لە کەپرەکان و هەر لە ئوتێلۆ هەموو شتێک زۆر باشە. دەستەی گەشت و گوزاری هەرێم پێشبینی کردووە لە ڕۆژانی جەژندا 300,000 گەشتیار بێنە ناو خاکی هەرێمی کوردستانەوە. چاوەڕوان دەکرێت لەو ڕێژەیە نزیکەی 100,000 گەشتیاریان ڕوو لە هەورامان بکەن. دەستەی گەشت و گوزاری هەرێم پێشبینی کردووە لە ماوەی ڕۆژانی جەژنا 300,000 گەشتیار سەردانی هەرێمی کوردستان بکەن. ئێمە چاوەڕێیەکەین بەشێکی زۆری ئەو گەشتیارانە سەردانی ناوچە گەشتیارەکانی ئێمە بکەن بە حکمی بوونی هاوین هەواری ئەحماوەز هەرچاوی زەڵم و تەوێڵە و بیارش هەموو ئەمانە کاریگەریان هەبووە. بەنمونە ئێمە ساڵی پار لە جەژنی قوربانە 100,000 گەشتیار سەردانی ناوچە گەشتیارەکانی ئێمە کردووە. ئێمە پێشبینیەکەین لە چاو ساڵی پارە ڕێژەکە بەرزتر بێتەوە. زۆرینەی گەشتیاران لەم وەرزەدا لە ناوەڕاست و باشووری عێراقەوە دێن. ئەوان گەرمی کەشوهەوای ناوچەکانیان وای لێکردوون لەم وەرزە گەرمەدا لە هەورامان فێنکیان ببێتەوە. فەرحان هەورامانی دەنگی ئەمریکا هەورامان.